سڵاوتان لێبێت بنەرانی زاری کرمانجی لە دوو هەفتەی ڕابردوو ئەنجومەنی وەزیران کۆمەڵێک بڕیاری دەرکردن کە لە بەرژەوەندی تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوون. یەکێک لە بڕیارەکان داشکاندنی 120 کۆی ئەو قەرزەی کە هاوڵاتیان لەسەرەتی بۆ دانەوەی قەرزی کارەبا دەتوانن لە ئێستادا بیگەڕێنەوە و 120 لێخۆش بوون لە قەرزەکە دەیانگرێتەوە. لە سنووری دارە سەر بەخۆی سۆران بە دیاریکراوی دەمانێت بزانین کۆی هاوبەشانی کارەبا چەندە لە سنوورەکە و هاوکات بۆ وەرزی بەهاریش ڕۆژانە چەند کاتژمێر کارەبا دەدرێت بە هاوڵاتیان. بۆ مەبەستە میوانێکمرایە بەڕێوبەری گشتی کارەبای ئیدارەی سۆران ئەندازیار ئەردەوان ئیبراهیم. سڵاوت لێبێتەوە کاتت باش. بە دیاریکراوی ئەنجومەنی وەزیران لە دوو هەفتەی ڕابردوو داشکاندنی 120 بۆ هاوبەشانی کارەبا کرد. سنووری دارە سەر بەخۆی سۆران چەند هاوبەش پێک دێت و چەند کەس سوودمەند دەبن لەو بڕیارە؟ بەێ لە دوو هەفتەی ڕابردوو ئەنجومەنی وەزیران بڕیاری لێخۆشببوونی بۆ کارەبا دەرکرد 120 بۆ کارەبا و ئاو. ئەم بڕیارێکی زۆر باش بوو لە جێخۆی بوو چونکە هاوڵاتیانی ئیدارەی سەر بەخۆی سۆران زۆر دڵخۆش بوون بە بڕیارە و ڕویان کردیە فرۆشتنی وزەی کارەبای سۆران بۆ دانەوەی قەرزەکانیان. لە ئیدارەی سەربەخۆی سۆران نێزیکەی 87,000 هاوبەشی کارەبا هەیە. هەمووان بەشدار دەبن، سوودمەند دەبن لە پێدانی کارەبا. تەنیا فڕنیەکان ناگرێتەوە چکو فڕنیەکان پێشتر لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بڕیاری 150 بوو درابوو و بەردەوامیشە هەر لە بە بەردەوامی ئەو بڕیارە بۆ فڕنیەکان دەگرێتەوە. تقریبا قەرزی کارەبا لە ئیدارەی سەربەخۆی سۆران نێزیکەی 88 میلیارد و بەڵام لەو ساڵێکی ئەمە دەست بە کاربوونەوە و بەڕێبەرەتی گشتی قەرزەکانمان کەم کردەوە بە 72 هەتا 3 میلیارد ئێستامایدا. لەگەل ئەو بڕیارەش پێدانی پارە بۆ خەڵکی دەوەری سۆران زیاتر بووە و شەراو قەرزەش کەمتر دەبێتەوە ماگانە. دەمێت بزانن جیا لە هاوبەشانی ماڵان هاوبەشی بازرگانی پیشسازی و میریش هەن، ئەمانیش دەیانگرێتەوە ئەم بڕیار؟ وەکو پێشتر گوتم ئەو لێخۆشببوونە بۆ تەواوی قەرزەکانە قەرزی میری بازرگانی ی ماڵان تەنیا فڕنیەکان ناگرێتەوە چکو فڕنیەکان 150 بۆ کرا و بە بەردەوامی ئەو 150 شەیە. دەمێت بزانم بۆ وەرزی بەهار لە ئێستادا لە وەرزی بەهاردانی و وەزارەتی کارەباش لە دوو ڕۆژی ڕابردوو ئاماژەی بۆ داوە 18 بۆ 20 کاتژمێر کارەبا درا بە هاوڵاتیان. بۆ وەرزی بەهار بەڕێبەراتی گشتی کارەبای سۆران خشتەی دیاری کردووە ڕۆژانە چەند کاتژمێر کارەبا دەدرێت بە هاوڵاتیان؟ بەێ لەگەل هاتنی مانگی ڕەمەزان زیاتر و نزمبوونەوەی بەرزبوونەوەی پلەکانی گەرما پێدانی کاتژمێرەکانی کارەبا لە ئیدارەی سۆران زیادی کرد. لە ڕەمەزان نزیکە 18 کاتژمێر کارەباماندا. ئێستاش کە وەرزی بەهارە بە بەردەوامی ئەو 18 کاتژمێرە ئەدرێتن و کاتەکەش دیار نییە تا کەی بەردەوام دەبێت. وەزارەتی کارەباش لە حولی تەواودا بۆ ئەوەی بتوانن زیاترین کاتژمێری کارەبا بە هاوڵاتیان بدەن. پێویست بە سنووری گوندەکانش کارەبای سنووری گوندەکان چۆنەبێ بۆ پێی کە سنووری گوندەکان مۆلیدەی ئەهلی مۆلیدەی گەڕک نییە لە شوێنانە؟ تەنیا کێشەی ئێمە گوندەکانە کە کێشەی موالیدەیان هەیە، موالیدەی ئەهلی لە گوندەکان نییە چکو ڕێژەی ماڵان لە گوندەکان زۆر کەمە بۆیە ناتوانرێت موالیدە دابنێت لە گوندەکان. بەڵام ئەمە شەوان یعنی هێواران سعات 4 بۆ 5 ئێوارە کارەبا گوندەکان ئەدەینەوە لەبەر شەو دەبی کارەبان ئەبیتن لەبەر نەبوونی موالیدە. بەڵام کاتژمێرەکانی پێدانی کارەبا لە گوندەکان لە دەرەوە شار ناوە شاری بە یەکسانی هەیە و 18 کاتژمێرە. دوام پرسیارمە هیچ بەڕێوەبەراتی گشتی کارەبای سۆران هیچ پرۆژێکی هەیە پەیوەست بە کارەبا لە سنووری دارە سەر بەخۆی سۆران بۆ ئەم ساڵ؟ پرۆژەیەکی 100 میگاواتی لە ئیدارەی سۆران جێبەجێ لە بواری جێبەجێکردندایە هەندێک ڕێکارەکانی تەواو بووە. 100 میگاوات وە بەرهێنانە بە وزەی پاکیش دەکا گرین ئەنەرژیە لە دێلزیان جێبەجێ دەکرێتن. گوژمەی پرۆژەکە 235 میلیاردە ماوەی پرۆژەکە 600 ڕۆژە. ئەگەرە پرۆژە تەواوبیتن یەکەم پرۆژەی وەبەرهێنانە کە لە سووران جێبەجێ دەکرێتن. ئەردەوان ئیبراهیم بەڕێوەبەری گشتی دابشکردنی کارەبای ئیدارەی سۆران ئاماژە بەوەدا ئەم قەرزەی کە 120 کە لەلایەن حکوومەتەوە بڕیار لەسەر دراوە تەواوی هاوڵاتیانی سنووری دارە سەر بەخۆی سۆران دەگرێتەوە. ئاماژە بەوەشدا قەرزەکانی بەڕێبەراتی گشتی کارەبای ئیدارەی سەر بەخۆی سۆران ڕووی لە کەمبوونەوە کردەوە. هاوکات پرسی پێدانی کاتژمێرەکانی کارەباش لەم وەرزەدا ئاماژە پێدانی کاتژمێرەکانی کارەبا لە سنوورەکە هەروەک کە لە مانگی ڕەمەزان ئاماژە پێدا 18 کاتژمێر کارەبا درا بە هاوڵاتیان و
لە دوایین قسەشیدا ئاماژێبەوە کرد کە پرۆژەیەکی کارەبا لە سنووری دارایی سەربەخۆی سۆران جێبەجێ کرێت کە کەوتوتە سنتەری قەزای ناوەندی سۆران و کە پرۆژەیەکی 100 مێگاواتیە لە سنوورێکە ئەنجامەدرێت. بەڵێ ئەمە کۆی ئەو زانیارە نەبوون لە سەر پرسی کارەبا لە سنووری دارایی سەربەخۆی سۆران.